دەبینین ئاو بیرەکە پڕ ئاو بووە دەڵێ ئەو مامۆستای ئەو شوێنەش پرسی گوتی ئەو ئاوە کو هاتیتەوە گوتیان ڕۆڵایدایە حاجیەک چوو ئافرەتێکی بەتەمان کاکە بەتالە دەلێ جوزانە لۆی پڕکە ڕەحمەت لە دایک و بابتان لۆی تێکە هەزاریش وەردەگری ئەوە پێنج هان کابینە لۆی پڕکە ئەتونە ناو حەدیثێک کو دەبی ئەوەی بکەیەوە مەلا بەسان دوایە لە پەنێ ئەوە دەرچوو ئەوە دوا ڕیکۆر دەکرێت توشمان دەکەی ئەتوو بەتالە ئەوە هات کاکە دەڵێ ئیمامەکە بەتالە اللهم صل على سيدنا الله بلا تزعل بيدي كاكا الربع جوال دقري ملك بطالة خباكا او جزانة او چه دايتي بتسان ليش